ئازار زۆر سست بووە فرۆشیار زیاترە لە کڕیاری بەنسبەتەمە زۆر زێرکڕینەوەمان زۆر زیاترە لە فرۆشتمان ناچاریشین ئەو زێڕەی هاوردەی دەرەوەی وڵات بکەین بنێرینە دووبە یان تورکین فڕۆکەخانەکانیش نییە زۆر بە زەحمەت بۆ بوومە یعنی نازێر دەچیت نەدێت یعنی ئللا ڕێک هەیە بە زۆر زەحمەتیش بە کارگۆ یعنی پێشتر ئەمە لەگە خۆمان دەمانی ناو لەگە خۆمان دەمان برد ئاسانکاری زۆر بەس ئێستا زۆر زەحمەت بووە بنسبة زێڕی سعری ئەوڕۆ بازارێ بە 295 و لە کەسیش ناکڕیتن بەس ئەوی دێ دەفرۆشیتن پار پێرارەکە زۆر هەرزانتر بوو لەو سعرەی ئێستا بە 200 و تقریباً 20 بوو 15 بوو 20 بوو 25 زیاتر گران نەبوو وەزە جارە خەیاڵێ ینی بەڕاستی زۆر گران بوویتەوە. دەستمان کرد بە هەڵمەتی هۆشیارکردنەوەی هاوڵاتی خۆمان لە قەزای وەنەحیەکانەوە وەکو دەبینین ئێمە دوو ڕێکخراومان لەگەڵ کۆمەڵی گەنج کا خۆبەخشانە ئەمڕۆ هاتوون لێرە لەگەڵ ئێمەشان بەشانی ئێمە هۆشیاری بڵاو دەکەنەوە بە پێدانی ڕێنەمایی کە ئامادە کراوە و هەروەها دابشکردنی دەمام و دەستەوانە جگەل لەمەش ئێمە کۆمەڵێک ڕێنەمایی دوێنێ شەو بۆ شوێنە بازرگانیەکان دوکانەکان شوێنە گەشتیاریەکان لەلایەن لیژنەی ئابوووریەوە دابش کراوە و دەبێت دوکاندارەکانی ئێمە پابەندی ئەو ڕێنەمایانە بن. لێرەدا ئەو پێداویستیانەیە کە پێویستە بۆ ڕێنمایی تەندروستی بەکاری بێنین هەڵساین بە دابشکردنی وەکو خۆبەخشێک ئێمەش هەڵساین بە دابشکردنی و بۆ ئەوەی خەڵکەکە ئاگدار بکەینەوە کە ئیتر دیسان وزبی دووەمی کۆڕۆنا دەستی پێکردوێتەوە بۆ لێرەدا هەڵساین بە دابشکردنی و هەڵساین ڕێنماییەکان بە خەڵکەکە ڕاگەینین هیوادارین خەڵکەکەش خۆپارێزی بکات و بەردەوام بێ لەسەر خۆپارێزی. يلا عاش بلوك خلاص ما يجيب میگوه هر یوم میمونه یعنی دسته هاری کاری خلکی منطقه یگرتیه یعنی اکو شوله که بکرد یه جماعت مروفت وانا در دور جیران همی هاری کارن بیوه که داشتین نه زحمت خدان شور توید نه بران بر شو چرای کردی؟ چی کرنوی چرای کردی چه نو؟ نه ولی آتا نسای دامتون نبره أنا بشولة بزحمتها بكاسة كذا بدو كاسة فانوية تايكرن أنا شولة برنج بزحمتها يعني كاسة بدو كاسة ناشيزن دو توري كوري كودو بجان أمريكا زبارة ما سوي يوكي دي أم دشنا هاري نيري 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 لولا ويلا شو چرای کردی؟ لا سربان بلنشري ليل نيري سربان بلنشري لولا ويلا هلا بكالا سفري ليل نيري بكالا سفري لولا